لە کوردستان و بە تایبەتیش هونەرمەندانی هەرسێ شاری کەرکووک و سلێمانی و هەولێر زۆر کات هەوڵ ئەدەن کە بە تایبەتی فێستیڤال بۆ فۆتۆگرافەران ساز بکەن. لە ئێستادا لە شاری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ 40 فۆتۆگرافەر ساز کراوە. دومین فستیڤال و پێشانگای فۆتۆگرافی لە کەرکووک لەلایەن دەستگای ڕۆشنبیری و هونەری کەرکووکەوە ئەنجام درا بە بەشداری 40 فۆتۆگرافەری ناوچە جیاجیەکانی عێراق و هەرێمی کوردستان و چەند خەڵاتێک تێیدا بەخشرا براوە و بەشدار بووان. فۆتۆگرافەرانی بەشداربووی ئەم فستیڤالە وەک هەوڵێک بۆ برەودان بە کاری فۆتۆگرافی دەناسێنن. ئەم خولەمان حزوریە ف چل وێنە لێرە بەشداری تێدا دەکات لە زۆربەی شارەکانی شار و ناوچەکانی عێراق تێدا بەشدارن. ئەم خولەمان